سلام خوای گەورەتان لێبێ میوانانی ماڵی خوا. السلام عەلەیکوم وەڕەحمەت الله وبەرەکاته. ومێدەوارم لە پەروەردگار داواکارم لە خوای گەورە ڕەحم بە هەموو لایەکمان بکە، ژیانمان بە خۆش بکە، وخوای گەورە لە مردوەکانمان ڕازی بێ، شیفای نەخۆشەکانمان بدە. ئیماندارانی عەزیز، موسڵمانانی خۆشەویست، میوانانی ماڵی خوا، حەزم کرد لە وتاری ئەمڕۆدا بە پشتیوانی پەروەردگار و لە خزمەتی ئێوەی عەزیز و بەڕێزدا باس لەوە بکەین پاراستنی خاک و ناموس ئەرکی ئیمانیە. زۆر جار ئەمە ئینسانی موسڵمان، ئینسانی بڕوادار، هەندێک شت بەسەرمانە چووە بخوێنە یادی خۆمان و هەندێکش لە ڕۆژگاری ئەمڕۆ بە چاوی خۆمان دەبینین عیبرەت و دەرسێکی لێوەرگرین. ئەتوانین هەرگی ئەمە کۆ بکەینەوە لەژێر ناونیشانی ئەو وتارەی ئەمڕۆ بە پشتیوانی پەروەردگار. ئەگەر تەماشا بکەین مانگی چواردەی چوار کە دێ بەسەر ئێمانە بە تایبەتی لە عێراقدا، بەلئەخەس بە تایبەتی لای ئێمە کە لە کوردستاندا حس ئەکەی و کە بۆنێک هەڵەمژی، کە بۆنێکی ستەمکاری و بۆنێکی کە تاوانکاری و ماڵگۆرانی. ئەوش لە ڕابردوودا ئەوەی کە گەورەیە و ئەزانێ و ڕابردوویەک و لە پێشدا شووە ئەوەیشی کەوا بیستوێتی و ئەو گەنجانە و شقانش کە گەورە بوونە و ئەو دیمەنە و یان ئەویان نەبیستۆ بۆی ئەوانش بیبستنەوە کە لەم ساڵانەدا و لە ساڵان هەشتا و هەشت و چواردەی چوار و چی تاوان و قەتل و عامێک و چی ستەمێک کراوە لەم وڵاتەدا کەوا لە ساڵان کە لەم عێراقدا چۆن لە ساڵانێک بووە لە کوفەدا و لەوێدا کە نەوەی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وەسەلام بە شێوازێکی دڕندانە شەهید کراوە. چیجا ئەمەش هیچ کەم نییە لەوە کە تۆ بێ لایە دنیا کۆمەڵکژی بکەی بە هەموو شتێک دەستی لێ نەپارێزی، فەرق نەکەی لە نێوانی گەورە و چووک و ژن و ڕیسپی و نەخۆش و کە ساڵ و تاوان و بێتاوان. ئەوەیە کە ئینسانی ئیماندار ئەبێ بزانی ئەمە تاوانێکی یەکجا گەورە بوو، خوای پەروەردگاریش مۆڵەت بە زاڵمانی ستەمکاران دەدا، بەڵام کاتیان هات ئەو کاتە دەربازیان نابێ لە سنووری ئەڵڵاییاندا. ئەگەر تەماشاشکەین ناسنامەی گەلێکی ستەم لێکراو زۆر جار ئەبیسینەوە کە ئەم گەلە ستەمێکی زۆری لێکراوە. خوای پەروەردگاریش فەرمێ وەلا تەحسەبەنە الله غافلا عما یعمل الظالمون. واتەوا ئازانن خوای پەروەردگار ئەو کەسانی کە ستەمەکەن لە ڕابردوو لە ئێستاشدا لێیان خوای گەورە مۆڵەتیانەدا یان فرامێشیانی کردووە نا، بەڵام کات و ساتی خۆی هەموو ستەمکارێک کات و ساتی خۆی هات ئەو کاتە خوای پەروەردگار خۆی و دەسەڵاتدارەکەی و ئەوەیشی لەگەڵای خوای گەورە هەمووی کون فەیەکونێک لە ئەدا بە کەسانێک لای ئەدا قەت تەسەوور ناکە. چیجا کەسێکی چاک بێت کە لە ناویدا وەچی کاتێ کەسێکی دۆستی خۆی بێ دەیکاتە دوژمنی خوای پەروەردگار و لە ناوی لەدا و دەیبا. کەواتە ئینسانی موسڵمان ئەبێ وریا بێ بچووکترین ستەم هەتا گەورەترین ستەم ئینسان خۆی پارێزێت. چونکە پێغەمبەری خوا فەرمێت اتەقوا الظلمە، خۆتان بپارێزن لە ستەم لە ظلم. چونکە ظلم چییە؟ تاریکیە. ئەفەرمێت فەئین الظلم ظلمات یوم القیامە، بەخوا هەمووی ئەبێتە تاریکستانی کە ڕۆژی دوای دەرەناو قەبرەکە دەست پێ ئەکا هەتا دەگەیتە دیوانی خوا بە تاریکی دوور نییە بە کوێریش بشتە دیوانی ئەڵڵا. ستەم چی لە وشەیەک بێ یارمەتی زاڵم بدەیت لە وشەیەکی کەم کە ئەمڕۆ خەڵک حەسابی مەناکە، هەر وشەیەک بڵێ بچێتە گرفانی ستەمکارانەوە و پاڵپشتی ستەمکاران بکەی، ئەمە گشتی ظڵمە و هەمووی دەبێتە تاریکی حەتا ئەو کەسەی کە دەستی لە ظڵمەکە و لە ستەمەکە هەیە. هیچ جودا نییە، هیچ جیان نییە لە نێوانی هەردوویە. ئەبێ ئینسان بزانێت چونکە ئینسانی موسڵمان ئەبێ نە لە دەستی لە ستەما بێ و نە یارمەتی دەری کەسی ستەم لێکراو بێ. بەردەوام ئەبێ ڕووکیا بێت ئەو کەسە بێ کە ستەمی لێ بکرێ. پێغەمبەریان فەرمووی عەلەیهی سەڵات وەسەلام کەسێ ئەگەر ظولمی کرد مەیەلن ظولم بکات، کەسێکی کە ظولمی لێ کرد مەیەلن ظولمی لێ بکرێ.
فرمویان ئەی پێغەمبەری خوا عەلەیهی السەلات وەسەلام ئەوەی ستەمی لێ دەکرێ ئەزانین هەوڵ دەین کەوا ستێرین ستەمی لێ بکرێ ئەی ئەوەی ستەمەکە چۆن دەستی بگرین یارمەتی دەین پێغەمبەری خوا نەیفەرمووی یارمەتی بدەن لەسەر بەردەوام بێ لەسەر تاوانەکەی فەرمووی ڕێگری گرن مەیلن لەوە زیاتر ستەم بکە و دڵ بکە بڵێن ئەم کارە ستەمە خراپە مەیکە نەک چەپڵەی بۆ لێرەیت و بێژی هەر تۆ ڕئیسی و هەر تۆ وای و تۆ نەبی گەورم و تۆ نەبی وا و ئاوا نا پێغەمبەری خوا فەرمووی عەلەیهی سەلات وەسەلام دەستی بگرە بڵێن مەکە ئەمانە ئەم کارانە ئەیکەی خراپە ئەمە زوڵمە و ئەوەشی لێ کراوە بچۆ شانی لەگەڵ یانە پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام لە سیرە و ژیاننامەی ڕەسوول الله بخوێنینەوە لە پێشی پێغەمبەرایەتی هەندێک شت ڕووی داوە یەکێ لەو ڕووداوانە حەلفێکە واتە گریەبەستێکە لە نێوانی ڕەسوول الله صلی الله عليه وسلم لەگەڵ خەڵکێکی بێدیندا بەلەوەی وەحی دابەزێت حەلفی فضولی پێڵێن لە مەکەدا کۆمەڵی خەڵکە بوون دەسڕۆ بوون دەستیان ئەڕۆیی چیان ئەکرد ستەمیان ئەکرد لەوانەی کەوا فەقیر و هەژار و ژێردەستەن خۆمان دەڵێن سەرانی قوڕەیش کۆبوونەوە بۆ ئەوەی یاسایە قانونێ دانن بۆی ستەم نەکرێ لەو کەسانەی کە کەمن کە فەقیرن هەژارن لە خەڵمان پێغەمبەریان عەلەیهی سەلات وەسەلام یەکێ بوو لەوانە چووە پاڵی ئەوانەی کە ستەم نەکرێ پاڵپشتی ئەو یاسا و دەستورەی کرد بۆی ستەم لەو خەڵکە نەکرد یاسا و دەستورێکی پێغەمبەرایانەش نەبوو لە دوای پێغەمبەرایەتی پرسیاریان لێ کرد فەرموویان ئەی پێغەمبەری خوا ئەو حادیسەی کە ڕوودا ئەگەر ئێستا بێت چی دەکەیت پێغەمبەران سەحابە بۆی پێغەمبەری خوا بزان چی ئەفەی فەرمووی ئێستاش ئەو حەلفی فضولە دووبارە بێتەوە با موسڵمانیش نەبن دەچم یارمەتیدەری ستەم لێکراوان دەدەم ئەگەر لەگەڵ کەسێکی کافرشا بێ دەستێک هەڵ دەکات لەبەر ئەوەی ستەم نەکرێ لە کەسی کە مەزلوم ئیماندارانی عەزیز کەواتە هەر قسەیەکت بڕوا هەر وشەیەکت بڕوا ئەبێ ڕێگربی لەو ستەمە و لەو زوڵمەی کە دەکرێت نەک تۆ دانیشی تەماشاکەر بی یان دەستخۆشکەر بی لەسەر چی ئەوەی کە ستەم دەکرێت ئەوە خراپە ئەبێ ئینسانی ئیماندار وریای بێ بۆیە عەزیزان هەیە 37 ساڵە هەیە 40 ساڵە هەیە 50 ساڵ هەیە تەمەنی ئێستاش چاوەڕێی پیاوەکەی دەکا بگەڕێتەوە لە کارە ساتی ئەنفال ئێستاش چاوەڕێی خێزانی دەکات ئێستاش چاوەڕێی مناڵەکانی دەکات ئەبێ چی ستەمێک بێ ئەبێ لە دڵی ئەم پیاوەدا ئەم پیرەژنەدا ئەم دایکە عەزیزە ئەم باوکە بەڕێزە ئەم نەوەیە ئەم بنەماڵە ئەبێ چی ئاگرێ بێ ئەبێ چی ستەمێ بێ ئێمە نەمان بینیوە ئەو کەنجانەی کە دڵمان ژان دەکات ئەی ئەوەی بینیوێتی ئەی ئەوەی دوور بووە زیاتر ئەی ئەوەی لە ناویا بووە ئەی بەبەرچاویەوە کە منداڵەکانی زیندێ بەچاو کرا ئەبێ چی ئازاری بێ هەر ئەو ئایەتەیە فەرمێ فەبیعەیی ذەنبٍ قُتِلَ یعنی مناڵی ساوا ئافرەت کە هیچی لەسەر نییە پیاوی بەتەمەن و ڕسپی نەخۆش دار و دەست مزگەوت گوندەکان ڕوخاندن تێکدان چیناباران ئەمانە هەمووی ئیمانداران نەزانن چییە بۆیە گەورەترین ئەعظەم الذنوب عند الله گەورەترین تاوان لەسەر زەویدا مرۆڤ بیکا ئەوەیە کوشتنە خوا گیان لە ڕۆژی قیامەتا یەکتەگرێ بۆ فڵان کەست کوشت من مافندا بوو بژین بە خۆیان لەسەر زەویدا تۆ ئەم مافە لێسەندەوە بە چی حەقێ لێسەندەوە چۆن لێسەندەوە خوای گەورە یەکتەگرێ چکە خوای پەروەردگار ئێمەی داناوە لەسەر زەویدا بۆی خەلیفە بین بۆی ژیان خۆشبەختی بۆ ژیان بگێڕینەوە عەزیزان بۆی ئینسانی موسڵمان ئەبێ بزانێ ئەوەی کە ڕوو ئەدا و هەروەها ئینسانی موسڵمان و ئینسانی بڕوادار پەروەردگارە فەرمێن خۆشەویستی نیشتیمان ئێمە جاران ئەماوە نیشتیمانمان خۆش کرد ئەس ئەمڕۆ گەلانێتر پەیا بوون هەموو دنیا سەرسوڕمان دەبێت هەموو دنیا بە موسڵمان بە کافر
سێر فەڵەستین و غەزە یەک بینایی بەسەر ئاسمانەوە نەماوە، هەمووی تەق کراوە، جێی ئێرێ جێی نایەرێ، باشترین شوێن، باشترین وڵات، خۆشترین ژیان قبوڵی ناکەن. ئەوە چی وای لێ کردووە عەزیزان؟ خۆشەویستان چی وای لێ کردووە؟ دووش خۆشەویستی دین و ئیسلام، خۆشەوی نیشتیمان، نیشتیمانێکی ڕاستەقینە، نەک نیشتیمانێک بۆ ئەوەی دەستکەوتەکانە دەستکەوی لە پاڵیدا، نا ڕاستەقینە. تەماشایان هەموو دن چی تاقی ناکرێت، چیان پێ ناکرێت، لە کوشتنی ژن، لە کوشتنی مناڵ بە ڕۆژانە بە سەدان هەزاران دەکوژرێت. فبأي ذنب قتلت بشي تاواني دەکوژرێن ئەمانە. والله ئەوەی بە یەک وشە پاڵپشتی ئەو شتەمە بکا، والله وەک ئەو کەسەی کوژێ لە دیوانی خوادا هەردوو یەکێک وایە. چۆن تۆ دەڵێن وەڵا ئەوە وایە ئەمە منداڵ چی سنفی ئەبێتە قوربانی، نەک لە فەڵەستین، لە هەموو وڵاتەکان، چۆن لە عێراق بوو، لە سووریا، لەو شار وڵاتەکانت ئەو حەمکە کوشتارە لە نێوانی ئەم دەسەڕۆی دنیادا، ئەم عەولەمە و ئەم پێشکەوتنەی هەموو وڵاتانی ستەمکاران بەس بۆ ئەوی دنیایان دەستکەوی و پارەیان دەستکەوی و وڵاتەکەیان بۆنە پێشەوە، بایەق بە مرۆڤ نابێت. ولقد كرمنا الإنسان ولقد خلقنا الإنسان في أحسن تقويم. بایەق بە مرۆڤ نادەن، ئەوەی لایەن کەم بێت کە حەسابی وانەکەن کوشتنی مرۆڤ، چی مسلمان چی کات. تەماشای جنوبی ئەفریقیاکە هەمووی لەبەر ساحێکە دەبێت. ئەو وڵاتانەیشی کە داهاتیان هەیە ئیلا بەردەوام کوشتن و بڕین لە ناویکایە، بۆ ئەوەی ئەبێ یان تەسلیمی ئەوان بن یان کوشتن ئەبێ بەردەوام. تەسلیمی ئەوانیش چۆنە تەسلیمی دەبی؟ هەموو ڕۆژێک کێشەکە بۆ دروست دەکەن، مشکلەیەکە بۆ دروست دەکەن، بەم وڵات بە وڵات بەیلا بەولا. ئاوان ئەمانە نازانن دانیشتن، نە قسەیان ڕاستە، نە پەیمانیان پەیمانە، نە وەعدیان وەعدە، هیچیان ڕاستە ئیمانداران نیست. باشترین چاکترین ئیش و کار بکەین ئێمە بچووکمانە تا گەورەمان پشت بەستن بە ئەڵڵا، بڵێن خوایە ئەوەی لێی خراپ، ئەوەی زوومەکە، ئەوەی ستەمە، خوایە خۆت بشتەکشی، خۆت لە ناوی دێ، پشتی بشکێنی، قووەتی بشکێنی، ئەوە شانازی پێوەکە لە بنبڕی بکەی بیبێتە زەویدا وەک قارون وەک هامان. بۆیە عەزیزانی خۆش، عەزیزانی موسڵمانە خۆشەویستەکەم، ئێستا هاتووە بۆ پاراستنی دین، بۆ پاراستنی نەفس، بۆ پاراستنی عەقڵ، بۆ پاراستنی شەرەف و کەرامەت، بۆ پاراستنی ماڵ. هەشتی ئەمانە پێشێرکە، ئەوە دین نییە، ئەوە ئیسلام نییە، ئەوە دڕندەیەی دەیکا. ئەبێ بزانین عەزیزان ئیسلام هاتووە بۆ پاراستنی ئەم پێنجەی نەگەتیا. وما لكم لا تقاتلون في سبيل الله والمستضعفين. خوای پەروەردگارە فەرمێ کاتێک تۆ سەمی لێ ئەکرێ چی بکەی؟ مەجبوری بەرگری لە خۆ بکەی. خەڵکێک ئەمڕۆ تەحریمان بۆ دەکا، وەڵا نەکرایە ئەوەی غەزە و فەڵەستین نەکرایە دەکوژیا، ئەی بێرەوە بۆ کوردستانی خۆمان، ئەی ساڵی هێشتاکان بۆ ئەو خەڵکە هەمووی کوژرا هەمووی، بەڵام خۆش و ڕشی بەرپا کرا. ئەبێ لەو کاتەشە ئێمە نەمان کردایە دانیشتنای قبوڵی ستەممان بکردایە، زوڵمان لێ بکرایە، شەرەف و کەرامەت و ناموسمان ببرایە، عەرض و خاک و نیشتیمان داگیر بکرایە، هەمووی بکرایە، ناو شێنەی دین بەسەر خەڵکەوە دین دەفرۆشیتەوە. ئەوە ئەو پەڕی بێغیرەتی، هەر کەسێ واز ئەو پەڕی بێغیرەتی، هیچ غیرەت لە گیانێنی، ئامادەی شەرەفەکەی، کەرامەتەکەی، ماڵەکەی، ناموسەکەی، عەرزەکەی، دینەکەی هەمووی بڕوا بەس سەلامەتی. چی سەلامەتێک لە دوای دین؟ چی دینداریە لە دوای ئیسلامەتی؟ چی دینداریە لە دوای کەرامەت و شەرەفەت بڕوا؟ کام ئیسلامەتی؟ کام دینداری؟ شەرەفەت هەدێک بکرێت تۆ بڵێ قەینا بەس باش یاردەستە بم بەس نەمرم. جان مردنێکی سەربەرزانە باشترە لە مردنێکی بێغیرەتانە، کۆیلانە، ژێردەستانە. چکە ئینسان ئەبێ ئیسلام هاتووە بۆچی؟ بۆ عیزەتی نەفس، بۆ عیزەتی دین، بۆ عیزەتی کەرامەت، بۆ عیزەتی ناموس، بۆ عیزەتی خاک و نیشتیمان. ئەگەر وابوو نەبوو ئەوە چی دینیەتی؟ ئەوە چی مرۆڤێکە قسانەکە؟ ئازیزان خۆشەویستان، ئەبێ ئینسانی مسڵمان بە مەبزانی پێغەمبەر گیانە فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام من قوتل دون مالی فهو شهید. هەر کەسێ لەسەر ماڵ و مناڵەتی کوژرا شەهیدە. پێغەمبەر گیانە فەرمێ من قوتل دون دەمی فهو شهید. هەر کەسێ لەسەر خوێنی کە کوژرا شەهیدە. پێغەمبەر گیانە فەرمێ
من قتل دون دينه فهو شهيد كسي لدى دين جوان باكا كيمر شهيد پیغمبر جان فرمي عليه الصلاة والسلام من قتل دون أهله فهو شهيد سكسو كان كيشي مر شهيد عزيزان خوشويست أبي إمالي من تيت نتي اشتبع شكان بالرقاء خلاف بچه وخرافة كانش خواه پنامان بدا برو شاكرش تماشاك أمره ببرچاوي حمد دنيا والله هم محاسب بتايبتي الله تعالى يعني سكت سزر زكانيا والله للروج قيامة أخوة دايانا قريب يقبيك والله شون أو من دارانا بأسمانا توب ليدا بو شون كيميائي كرا وسر هلا بجدا هموي بيدن بو والله همويان بربسيات اوانيك كيميائياتي بيدا اوي دسكي بيا اوي يارمتي دا والله لديواني خوادا يقبيك معازم باروا والله اوي غزش امره اكري والله هموي اوي دسكي براو بتايبتي ولا تكان كنينا جوا بلين راي قرنا مستمو انظل متوام دنيا لنا وشو امنا لنا والله لروج قيامته يقبيك خواي ورم حسنات ببينه لروج قيامته بچاي خومان ديبيني اواني واستم دكن شيان بيدكري آسان خلقشتن وازاني آسانا خلق ناوبردن إبادة جماعي بكيف يقول الدنيا دا قانونك بدسكوت الراية كشيت ومن نايلم أو شر رايجيري من علم أو ولاته بكجري أديتو باتفاق كبامن وتوريكين وفلان بكجري وفلان ولا ناو دينو فلان بس كينوا إيما إيمان دار ومسلماني خلقك لوي وابكا كافر به إيماني بخوانه به يكشتي ما وبيجداني نبي درنده بەڵام ئێمە ئیماندار و مسلمانەکە وجدانمانش نەبێ مسلمانی ئەبێ دینداری ئیسلامەتی ڕامانگرێنە عەزیزان کەواتاوا ئەبێ ئینسانی مسلمان ئەبێ بزانی خۆشەویستان هیچ کاتێ وریابە لە هەر سات و کاتێکدا لە هەر ژیانێکدا لە هەر سەعاتێکدا وشەیەک مەڵێ یارمەتی ستەمکاران بدا و وەستەمکاران کەچی بێ دەستخۆشی لێ خواهي رحمة لك في بالخير من يا ربي خواهي رحمة مولانا من يا ربي أغاني لك رساتي أفاد روشتن خواهي رشوي خودان يا ربي خواهي سبوري أو دلي أو دايكو خشكو برايان يا ربي سبوريان بدي داخل ديقران يا ربي خواهي واستمي لكراوة خواهي خود طولي بوكيت يا ربي واستم دكا هدايتي دكا هداية ورنابري خواهي لنعيد يا ربي لا تبارين والله رحم الله منك أمن آسائي برقرار كي يا ربي خواهي أرمتي من دي بو چاكو چاكو كاي يا ربي أرمتي من دي بو باش يا ربي خواهي رحم الله ملايد منك يا ربي خواهي شري غزر راقري يا ربي خواهي وآقر بارانا يا ربي راقري لمزياتر من دال نكوجي شن نكوجي يا ربي خواهي خوتك يبكي تسبت يا ربي خواهي لوتي كافران ظالمان يهود وإسرائيل وهم خواهي لناود خواهي هر کسی اگریکی تی دنیا برو استمکاری و ظلم و خواهي خود بشتبش يا ربي خواهي آشتی بخیت سر دنیا يا ربي خواهي اوش شبکای خود رای گیری يا ربي اوشی آشتی اولاتی خواهي آشتی برقرار کی آمین آمین والحمد لله رب العالمين